سڵاوتان لێبێ ئازیزانم، ئێوارەتان باش، هاتینەوەلاتان بە بەرنامەیەکی تازە و تەوەرەیەکی تازە. ئەمڕۆژ باسی بابەتێکی گرنگتان بۆکەین، ئەویش باسی توونکردنەوەی پێست و شلبوونەوەی پێست دەکەین، چۆن پارێزگاری لە پێستمان بکەین. کۆمەڵێک هەواڵمان ئامادە کردووە هەر سەبارەت بە پێست. بێگومان پێست گەورەترین ئەندامی جەستەیە و بەتایبەت پێستی دەم و چاو پێویستەکە زۆر بە باشی پارێزگاری لێ بکەین، بەتایبەت لە تیشکی خۆر و لە کۆمەڵێک مادەی کیمیایی. ئەنجا ئەمڕۆ بە ورد و درشتی باسیەکەین، لەگەڵمانە بمێنەوە بۆ ئەوەی سوودێکی باش وەرگرن و پێستان تەندروست بێت. ئەنجا ئەمڕۆ لەگەڵ ڕاسانە باسیەکەین. سڵاو لێبێ ڕاسان، چۆنی؟ باشی؟ زۆر باشم، هیوادارم تۆش باشبی و سلاوێکی گەرم و گوڕ و تەندروستیانەشمێ بۆ بینەران. هیوادارم هەموو لای زۆر باش و تەندروست باش بن. وەکولیدا ئاماژەی پێکرد بابەتی ئەمڕۆمان تایبەتە بە پێست. ئاماژەی بۆش کرد کە گەورەترین ئەندامی جەستەیە. زانم یەکێکە لەو قسانی کە لە لای زۆرتان سەیرە، خەڵک پێی وایە جگەر گەورەترینەیان، دڵەیان مێشکە، بەڵام نەخێر، ڕاستی گەورەترین ئەندامی جەستە کە بەپێی قەبارە و بەپێی ڕوپێوی بۆ کراوێت پێستە. پێست یەک کۆمەڵ ئەرکی زۆر گرنگی پێست پێراوە. لیندا لە زستانە بە گەرمیەمان هێڵێتەوە، لە هاوینیشا لە ڕێگەی ئاڕەکردنەوە بە فێنکی جەستا هێڵێتەوە. ئەی بۆ باسی ئەو هەموو مووەوردە نەکەین کە لەسەر جەستەیە، هەمووی بەرپرسە لە دروستبوونی گەرمی دووبارە و هەر شتێک بەر ئەم وانەکەوێت تۆ ئەزانی یەکسەر شتێک بەرجەستت کەوتەوە تا هەستەوەرێکی زۆر بەهێزیشن، جگەلەوەی کە یەک کۆمەڵ مادەی جیاواز هەیە لە جەستەیە، خوێەکانە، ئاڕەکردنەوەی بابەتانەمی لە ڕێگەی پێستەوە دەرەچن. ئەگەر پێست ئەم فەرمانی هەڵمژین و دەرچوونەی نەمێنێ، یەک کۆمەڵ گیر و گرفت و هەوکردن و کێشەمان بۆ دروستە بێ. ئەمڕۆ باس لەیەکێک لەو بابەتانی پێستەکەین کە زیاتر لە بڕگەی دووەمە جەختیەکەینە سەر، ئەویش بابەتی شلبوونەوەی پێستەوە، داکەوتنی پێستە. دڵنیام من بابەتە بۆ خانمان زۆر جێگەی سەرنج و تێڕامانە، بەس بۆ پیاوانیش لە بیری نەکەین. ئێستا پیاوانیش زۆر گرنگی بەلایانی کۆزمەتیک و جوانی خۆیان هەیە، شتەکان گۆڕاون بەڕاستی. بەڵام ئەوەی کە زۆر بایەخ بەم بابەتایە بێگومان هەر خانمانن لە کۆتاییە. داکەوتنی پێستێکێکە لەو پرۆسە سروشتیانەی کە لەگەڵ تەمەنا ڕووەیە خۆی بمانێ و نەمانەیە لە یەکێک لە هەواڵەکانە باس دەوا کە کاڵێت لە دوای 20 ساڵیەوە وردە ڕێژەی کۆلاژین و ڕێژەی لاستیکی و توڵی پێست کەمە بێتەوە بەرەو کەمبوونەوە چێ. ئیتر هەیە لە 50 زۆر پێوی دیارە، هەیە لە 6 ساڵیە، هەیە داماوە لە 30 ساڵیا زۆر پێوی دیارە. ئەمڕۆ بە ورد و درشتی باس لەم داکەوتنی پێستاکەین، بە دیاریکراویش باس لە داکەوتنی پێستی دم و چاوەکەین. هۆکارەکانی چییە؟ ئایا خواردنێکەیە کەوا بکان بابەتە خراپترکە یان نەشتەرگەری و ئەم بابەتانە هەمووی باس. ڕاستە دەست خۆش، ڕاستە ئەنجا ڕاستان ئاماژەت بەوەیە زیاتر خانمان گرنگی بە پێستیانە دەن، بەڵام لەلایەکیشەوە بابی لۆ بکەینەوە. زۆر جارێ ماڵین ئەو بۆ براکەم پێستی ئەوەنە ساف و جوانە هیچی بکەین نیە. ئەمە زیاتر ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە پیاوان کەمتر لەژێر کاریگەری هۆرمۆنە جار بەغلیمان پێبن بۆ ئەرەوەڵا هەر زۆر سەیرەکەی براکەت پێستی زۆر جوانە کەچی تۆ زوو بکە هەیە، زوو ئیتر پێستە تێکەچێ، ڕەنگی تێکەچێ. بێگومان پیاوان کەمتر لەژێر کاریگەری هۆرمۆنان. ئەوە یەکێکە لە هۆکارەکان. جیالەوە زۆر بیر نەکردنەوە شەلەی ئەمەش کاریگەرێکی تریە. سترێس زیاتر لە لای خانمان هەیە، ئەمەش بەشێکی هەرەگەڕێتەوە بۆ هۆرمۆن. ڕاستە هۆرمۆن کاریگەریکی زۆری هەیە لەسەر کە سترێس و خەفەت لە خانمانە زۆرکە، بۆ پیاوانیش بەشەیە گشتی لەبەرەوەی کاریگەری و هۆرمۆنیان لەسەر کەمترە بانەڵینیانە بێتە هۆکاریەوەی کە هەست بەم سترێس و خەفەت و قەلەقی کەمترکەن. ڕاستە بێگومان، بەڵام بێگومان لەسەر هەردوو لا پێویستەکە کە بە ڕێژەیەکی گونجاو گرنگی بە پێستیان بدەن. بەڵام ئەمەش لەبیر نەکەن کە ئاساییە جارجار پێستی بکە دروست بکات، یاخود حاڵەتێکی بەسەرا بەرەوەی لە کۆتاییە مەجەستەیە و کۆمەڵێک گۆڕانکاری لە ناوەوەی جەستە ڕوەدات کە لە دەرەوە خۆی نیشانەدا. بەڵام گرنگەکەی ئەوەیە هەم شتە بچووکەکان زۆر گەورە نەکەین، هەم شتە گەورەکانیش پشتگوێ نەخەین و بێگومان بچووکەکانیش پشتگوێ نەخەین لە بەرەوەی لاوانەیە وردە سەر پێشە بۆشتی گەورەتر. ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ئێمە هۆشیاری تەندروستی تاوامان هەبێت بۆ ئەوەی کە بزانین چ کاتێک چارەسەر وەربگرین. ئەنجا یەکەم هەواڵمان ڕاستان سەبارەت بە شتێکی گرنگە کە ئێستا تا ڕادەیەک باویشە لە ناومانە، ئەویش غەبغەبەیە. زۆر کەس هەیە ئامێر بەکارەهێنێ، کۆمەڵێک ئامێری سیر ئەهێنن، ئەڵێنەوە سوودی هەیە، یان ئەڵێن بنێژ بجوو، یان ئەڵێن وا بخەوە، وەرزشی جیاواز و کۆمەڵ بەڵێ بێگومان، یان ئەڵێن موبایل بەکارهێنی ئاوای ئەوەیەکێکە لە هۆکارەکان کە شێوێ سەرت نزم ئەەکەیتەوە، ئەمە بێتە هۆیەوەی کە غەبغەبە دروست بێت. زۆر بیر و ڕای جیاواز هەیە، بەڵام ئەو هاوڵەمان بۆ ئامادە کردوون بۆ ئەوەی زانیاری زیاتر سەبارەت بە غەبغەبە وەربگرین. فەرموون.
توێژینەوەیەکی نوێ کە لەلایەن زانکۆی ئۆکسفۆرد لە بەریتانیا ئەنجام دراوە پەردە لەسەر ڕاستیەکی گرنگ لا دەدات دەربارەی پەیدابوونی غەبغەبە کە زۆر جار بە هەڵە تەنها بۆ قەڵەوی دەگەڕێنرێتەوە. ئەم توێژینەوەیە کە بۆ ماوەی 4 ساڵ لەسەر 7,000 بەشدار بوو ئەنجام دراوە دەری دەخات کە شێوازی بەکارهێنانی تەکنەلۆژیا و دانیشتنی نادروست هۆکارێکی سەرەکیە بۆ شلبوونەوەی ماسوولکەکانی مل و کۆبوونەوەی چەوری لەم ناوچەیەدا. بە پێشکردنەوە فیزیۆلۆژیەکان کاتێک مرۆڤ بۆ ماوەیەکی درێژ سەری بە ڕێژەی 45 پلە بەرەو خوار ئەچەمێنێتەوە بۆ سێرکردنی موبایل یاخود لاپتۆپ کێشی سەر لەسەر ماسوولکەکانی مل لە 5 کیلۆ بۆ 27 کیلۆ زیادەکە. ئەم شارە بەردەوامە ئەبێتە هۆی لاوازبوونی ماسوولکەی کە ماسوولکەیەکی پانە و لە چەناگەوە بۆ سنگ درێژە بێتەوە. کاتێکم ماسوولکەیە هێزی خۆی لە دەست ئەیە پێستی دەوروبەری شل ئەبێەوە بۆ شایەک دروستەکە کە خانە چەوریەکان بە ئاسانی تێدانیشتە جێبن. ئەمەش وەک چەناگەی دووەم دەرەکەوێت و تەنانەت لەو کەسانە شاکە کێشیان زۆر کەمە. دکتۆر ئەلیزابێز تایلۆر پسپۆڕی نەشتەرگەری جوانکاری دەڵێت کێشەکە تەنها لە شێوەی دەرەوەدانیە بەڵکو نەچەماندنەوەی مل دەبێتەوەی کەمبوونەوەی سووڕی خوێن لەو ناوچەیەدا ئەمەش پرۆسەی سووتاندنی چەوری خاو دەکاتەوە ئەو جەخت دەکاتەوە کە زۆربەی ئەو گەنجانەی بەدەست ئەم کێشەیەوە دەناڵێنن هۆکارەکەی بۆ شێوازی ژیانی دیجیتاڵی دەگەڕێتەوە نەک بۆ ماوەی یان سیستەمی خۆراکی. جاپسپۆران ئامۆژگاری دەکەن کە بۆ ڕێگری لەم دیاردەیە پێویستە موبایل هاوتای ئاستی چاوەکان ڕابگیرێ. هەروەها ئەنجامدانی ڕاهێنانی تایبەت بە مل و چەناگە بۆ ماوەی 5 خولەک لە ڕۆژێکە ئەتوانێت ماسوولکەکان بەهێز بکاتەوە. جگەلەوەش بەکارهێنانی کرێمی شێدارکەرەوە بە ئاڕاستەی سەرەوە واتە لە سنگەوە بۆ چەناگە یارمەتی تونکردنەوەی پێستەکە ئەیە و ڕێگری ئەکا لە دروستبوونی ئەو چرچیانەی کە چەوری تیاکەوە بێتەوە. بەڕێزان ئەم بابەتی غەوغەبەیە بۆ ئەوانی کە نازانن ئەو چۆری کە لە ژێر ملە ئالەم ناوچانەیە زۆر کۆبێتەوە ناسراوە غەبغەبە لای خۆمان لە زمان ئینگلیزیە بە دەبڵ چین ناسراوەتە بە چەناگەی دووەم جاڕاستی ئەوانەی کە زۆر بێت وشەیەکی جوانە لەبەری وا دەرەکەوێت لە ژێرەوە چەناگەیەکی تریشان هەبێ لیندا ئەم چۆریە کاتێک کە لێرەیە کۆ ئەبێتەوە نایەڵێت ئەم ئێسکە کە ئێسکی شەویلگەیە زۆر بە جوانی دەرکەوێت جا بەدووادا چونم بۆ کرد کە مرۆڤ بوو ئەمەی بەلاوە جوانە ئەوترێ کەسی بەرامبەر کاتێک جوانە بینرێ کە تەندروست بێ واتە تەندروستی پێوەری جوانیە بەبێەوەی مرۆڤ خۆی بیزانێ بۆ منە کاتێک کە سەیری کەسی بەرامبەر دەکەی ئەگەر جەستە و لە شولارێکی تەندروستی هەبێ لە چاوی تۆ بە جوان و بە سەرنجڕاکێش دەرەکەوێ ئەم شەویلگەوەم ئێسکەش کە دەرەکەوێت چێکە لە نیشانەکانی تەندروستی بۆ لەبەروی نیشانەیەگە بۆی کە چۆری جەستەکەمە بێگومان چۆری کەمیژێکی کە نیشانەکانی تەندروستی و بە دووربوونە نەخۆشیەکانی دڵ و هەتا کۆتایی زۆر بابەتن و دووبارەش باز لەوا کردم هەواڵەیە یەکێک لەو شتانەی کە وا ئەکا ئەم چۆریە زۆر بێەوە ئەم شەویلگەیە بە ناشرینی دەرکەوێت ئەم موبایل وایپادانەیە کە ڕۆژانەیە ئەمە زۆر بەکارهێنین بەڵام شێوازی بەکارهێنانەکەی دەورەکە ئێستا من و تۆکەم هەواڵا خوێنەوە شێوازی بەکارهێنانی ئێمەم واتە ملمان کە شۆڕ کردوتەوە وایپادەکە ئەوترێت زەختێکی زیاترەکەوێتە سەر ئەم ماسوولکانی چواردەوری مل و چەناگە کەواکە بپی کات لاوازە بن ئەو توانای تونگبوونەوەیان نامێنێت کە ئەم پێستە تونکەنە و جوانم ئێسکانە دەربکەوێت ئەبێتە هۆکاریەوەی کە وردە وردە ئەمە وەکو چەناگەیەکی تر یاخود وەکو چەوری تایە کۆ بێتەوە لەبەری ماسوولکەکە لاواز بووە ئەی حەلەکەی چییە؟ ئەڵێ ئەو شاشەیە ئەو ئایپادە ئەو موبایلەکە بەدەستەوەی با لە ئاستی چاوتا بێ بەرز ڕای بگریا خو دەگە لەسەر مێزێک دانیشتوی شتێ بخەرە ژێری بۆی هەر هیچ نەبێ ملی زۆر بۆ نەنوشتین تۆ تاوەکو فشارێکی زۆر بکەوێتە سەر مرێ ڕاستە بێگومان ئەمەش
تەمرینێکی زۆریەوێت تا بەڵێ. کەسەکە ڕادێت بۆی کە بەردەوام لە بەردەم چاویا بێت اینجا جیالەوە کاتێک کەسەکە پاڵەکەوێت اینجا مۆبایل بەکارەهێنێ زیاتر ئەم دەرکەوتنەی بۆ دروستە بێت خۆشی هەستی پێکات کە بەڕاستی ئێری دەرەپەڕێ لەو کاتەیە ینی ئەزانێت کە بزەبت لە پاڵکنا یەکسەر دەرەکەوێت کە خراپە بۆ ئەو شوێنە کە بەو شێوەیە مۆبایل بەکارێنی جیالەوە شێوازی خەوتن کاریگەری هەیە بەرمونە کە کەسەکە سەری خۆی داخا لە کاتی خەوتنەوە کاریگەریە کاتە سەرغەبغەبەکە ئەنجا کۆمەڵەیەک چارەسەری جیاوازیشی بۆ هێنراوە بەڵام خۆی لە ڕاستیە ئەمە هەمووی پێیوەستە بەوەی کە تۆ تا چەندێک چوری جەسەد دابەزێنیت هۆکاری سەرەکی وایە بەڵێ کاتێک کە تۆ چوری جەسەد دابەزێنیت هەر خۆی ئۆتۆماتیکی چوری ئێوەش دابەزێنێت بێگومان ئەو شتانەی کە هەیە ئەتوانین بڵێن یارمەتی دەرن بەڵام ئەبێ تاوەکو ماوەیەکی زۆر دوور درێژ بەکاری بهێنیت ئەگەر بێت و تۆ بەردەوام خواردنی زۆر بخۆیت ئەوە بێگومان هیچ کاریگەریەکی نییە نەخێر لینداوە بۆ قسەی توای ئەوم بیرکەوتەوە قسەیەک هەبوو لە نێو وەرزشەوانە باز لەوە کرا زۆرێک لە خەڵکی گرفتیانە بوو ئەو چوری ورگم هەیە ورگمەیە ورگم لابرم چی بکەم کاتێکە بە دوای چارەسەرا گەڕان زۆر جار بەداخەوە نەبوونی زانیاری ئەم بابەتی دروست کردبوو وەرزشەوانان پێشنیاری وایە نەکرد ئەو وەرزشی ورگ کەواتە یاری ورگ ئەم بابەتانی کە ورگە چەمەین تۆ ئیتر لە هۆڵی وەرزشی بە یاخوچی بەڵام دوای وردە بۆمان دەرکەوت کەم بابەتە هیچ ڕاستیکی نییە تۆ کاتێکە یاری شوێنێکی دیاریکراوەکەی بنمونە یاری قۆڵتەکەی تۆ ماسوولەکانی قۆڵت بەکارهێنی ئەمە هاوکار نییە لەوەی کە تۆ ئەو چوری ئەو شوێنە بە دیاریکراوی بسووتێنێ نەخێر بەڵکو ئەوەی کە هاوکارە لە دابەزانی چوری ئەوەیە تۆ سەرانسەری جەستت کەمتر بخۆی و جوڵەت زۆرتر بێ و ئەو کالۆری کە ڕۆژەکەی بۆ نمونە تۆ 2500 پێویستە 2000 خۆی ئەبینی وردە کێشە دابەزێ و چورێکەش کەمەکە بەس بەداخەوە چوری ئەم شوێنە لەو نوع چوریانەیە کە پێوترێ عینات وەکو چوری ورگ و هەنێ شوێنی تروایە کە زۆر بە زەحمەت لاچ یعنی ئەگەر تۆ لەو کەسانی کە زەعیفە بی بە نمونە یەکەم جار هەستەکەی دەست و قاچت زەعیفە بێ لە ئاخیرا بینی ئەم شوێنانت زەعیفە بێ پێم خۆشە وردە بچمە لای هەواڵی داهاتوومان لینداکەمی ژێکێکترە لەو هۆکارانەی لەو خواردنانی کەواکە پێستمان زووتر دابکەوێت زووتر پیر بێ و زووتر چرج بێ ئەویش بابەتی شەکرە بێگومان با پێ کۆچین لای هەواڵەکە و دوای کەمێک گفتوگوی لەسەر بکەین توێژینەوەیەکی هاوبەش کە لە نێوان پەیمانگای بایۆلۆژی لە فەڕەنسا و زانکۆی هارڤارد ئەنجامدراوە هۆکارێکی ترسناک بۆ شلبوونە و داکەوتنی پێستی دەم و چاو ئاشکراکە کە پەیوەندی بە پرۆسەیەکەوە هەیە بە ناوی گلایکیشن ئەم توێژینەوەیە کە بۆ ماوەی 6 ساڵ چاودێری زیاتری لە 5000 خانم کردووە دەریەخاکە خواردنی شەکر و کاربوهیدراتی پاڵێورا و هۆکاری سەرەکی تێکشکانی کۆلاجینی پێستە لە ڕووی زانستیەوە کاتێک بڕێکی زۆر شەکر دەچێتە ناو خوێنەوە گەردەکانی شەکر خۆیان بە پرۆتینەکانی جەستەوە دەلکێنن لەوانەش کۆلاجین و ئیلاستین کە بەرپرسن لە توندی و نەرمی پێست ئەم لکاندنە جۆرە گەردێکی نوێ و زیانبەخش دروست دەکات کە بە ناوی AGS ئەو گەردانە ڕیشاڵە ئەستور و بەهێزەکانی کۆلاجین ڕق و شکێنەر دەکەن بەمەش پێست توانای بەرگەی هێزی کێشکردنی زەوی نامێنێت و بەرەو خوارەوە شل دەبێتەوە و دادەکەوێت بەتایبەت لە ناوچەی کوڵمە و شەویلگەدا دکتۆر مارک بێرنارد کە پسپۆری نەخۆشیەکانی پێستا ئاماژە بەوە دەکا کە زۆرێک لە خەڵکی پارەی زۆر خەرجی کرێمی گرانبەها دەکەن بۆ تونکردنەوەی پێستیان بەڵام لە هەمان کاتا بە خواردنی شیرینی و نانی سپی کۆلاجینی ناوەی جەستەیان وێرانەکەن شەکر وەک ژەهرێکی خاوکارەکە کە نەکەر ئەبێتە هۆی چرجبوون بەڵکو ڕەنگی پێستیش زەرد و ماندوو پیشانەیە ئەو دووپاتێکاتەوە کە نیشانەکانی پیربوونی پێست لەو کەسانی کە شەکری زۆر ئەخۆن 10 ساڵ زووتر لە تەمەنی ڕاستەقینە خۆیان دەرەکەوێت بۆ پاراستنی پێستە داکەوتن زانایان پێشنیار دەکەن کە بڕی شەکری ڕۆژانە بۆ کەمتر لە 25 گرام کەم بکرێتەوە خواردنی ئەو میوانەی دەوڵەمەندن بە دژە ئۆکسێنەرەکان وەک تووترک و شاتوو دەتوانێت کاریگەریە خراپەکانی گلایکیشن کەم بکاتەوە و هەروەها وەرزشکردن یارمەتی دەرە بۆ ڕێخستنی ئاستی شەکر لە خوێندا و ڕێگری دەکات لەوەی شەکرەکە بگاتە خانەکانی پێست و وێرانیان بکات بەمەش پێست بۆ ماوەیەکی درێژتر بە توندی دەمێنێتەوە.
کەواتە زیزانم دووبارە باسی ئەوە کەین کە شێوازی ژیان و شێوازی خواردن چەند کاریگەری هەیە لەسەر هەموو جەستە بێگومان ئەوڕۆ بابەتی ئەمڕۆمان سەبارەت بە پێستە و باسیەوە کەین کە شێوازی خواردنی تەندروست چەندێک کاریگەری هەیە لەسەر پێستمان لەوانە کەمکردنەوەی شەکر لە ژیانی ڕۆژانەیە ئەکرێت کاریگەریەکی زۆر گەورەی هەبێ لەسەرەوەی کە پێست درەنگتر پیر ببێت و پێست تەندروستتر دیار بێت گەنجتر دیار بێت تونتر دیار بێت لەبەرەوەی کاتێککە شەکر زۆرە خۆی کاریگەری کاتە سەر کۆلاجین کە هەمومان لەوانەیە بیست بێتمان هەتا ئەوانەی کە لە بەشەتوبیەکانی ئیشیان نەکردووە وشەی کۆلاجینیان بیستووە کە پێیوەستە بە پێستەوە بۆیە کاتێککە شەکر ئەخورێت ئێمە زیانە گەێنین بە یەکێک لە شتە زۆر زۆر گرنگەکانی پێست ئەمەش واکات کە پێستمان تووشی جۆرێک لە چرچی و یاخود داخوران ببێتەوە بێگومان خواردنی هەنێک بابەت لەوانە تووترە کە باسمان کرد ئەکرێت کاریگەریکی باشی هەبێت لەسەر پێستمان زۆر ئاو خواردنەوە ئەکرێت کاریگەرێکی زۆر باشی هەبێت لەسەر پێستمان کۆمەڵێک خوو هەیە کە بیانکەی کاریگەری باشیان هەبێت لەسەر پێستمان بەڵێ بێگومان جالیندا لە هەواڵەکە باز لە شتێکی کێشەکە کە سەرنجی منی ڕاکێشە باز لە بەکارهێنانی ئەو بەرهەمە گران بەهایە ناکە ئەڵێ تو ئەم پارە زۆرە خەرجەکەی ئەم پارە زۆرە کارەکەی بۆ ئەوی کە بەرهەمێک بەکاربێنی بۆ پێستێ بەڕاستی هەنێ بەرهەم هەیە بە دیارکراوی زۆر زۆر گرانن کاتێککە تۆم پارە زۆری پێی ڕاستە سوودی خۆی هەیە بەڵام لە بیر نەکەین تۆ لە پاڵیا ڕێژەیەکی زۆر لە شەکرە خۆی وە شیرینی خۆی بێگومان شیرینی خۆشە هەمومان ئارەزوی شیرینیمان هەیە بەس ئەوەی کە گرنگە ڕێژەیە باڵانس و هاوسەنگیە لە ژیانە تۆ بزانی چەندێکی خۆی ئەگەر ڕۆژی زۆرت خواردووە وەرزشێکی زیاتری لەسەرکە یان هەوڵ بی ڕۆژانە شتێکی دیاریکراودا بنی ئەگەر کرام میوەکان بن باشتر لە بەروی شەکرەکان سروشتیترە ئەوە باشتر بۆنە باز دەواکرێت کە لە 25 گرام زیاتر نەخورێت کەواتە تۆ لەم لاوەپارەیەکی زۆرەی بە بەرهەمێکی گرانی پێست و لە پاڵ یا ڕێژەیەکی زۆری شەکرە خۆی تۆ هەم پارەکەت ئەو کاتەی سوودێکی لێ نابینی ئەم بەڕاستی زیانیش بە پێستەگە و ئەم هەواڵە بەڕاستی ترسێنەرە زیاتر بۆ خانمان لە بەرەوەی ئەوەی کە من سەرنجم مابێ خانمان زیاتر ئارەزوی شیرینیەکەن و ئەوانیش زووتر دووچاری گرفتی بابەتی پێست داکەوتنەوە نابن و زۆریش زیاتر سترێس و کاریگەریانە بێ لەسەری بۆیە ئەم هەواڵە زۆر گرنگە بۆوان کە ڕێژەیەکی دیاریکراوی لە شەکر بخۆن و زۆر زیادە ڕەوی لە شیرینیانەکەن بەتای ڕاستە بێگومان اینجا هەر بابەتێک زیادەڕەوی تیا بێت بێگومان زەرەر ئەنێتەوە تا ئەگەر بابەتەکە باشیش بێت ئەنجاوەرە بابەتەکە شەکر بێت و زیادەڕەوی تیا بکەیت ئەبێت چی زیانێک بە جەستەمان بگەیەنێت اینجا هەواڵێکی ترمان ئامادەیە سەبارەت بە شێوازی خەوتن شێوازی خەوتن ئەکرێت چۆن کاریگەری هەبێت لەسەر پێستمان بێگومان باسمان کردووە لە هەواڵەکەیە کە چ شێوازێکی خەوتن کاریگەری ئەبێت لەسەر پێستمان و جۆرێک لە خراپی بۆ پێستمان دروست دەکات بابێ کۆچین بۆ لای ئەم هەواڵە و زانیاری زیاتر وەربگرین فەرموون. توێژینەوەیەکی نوێ لە ئەکادیمیای ئەمریکی بۆ زانستی خەو ئەنجام دراوە دەری دەخات کە شێوازی خەوتن یەکێکە لەو خوە باوانەی کە زیانی گەورە و قەرەبوونەکراوە بە پێستی دەموچاو دەگەیەنێت ئەم لێکۆڵینەوەیە کە لەسەر 3000 کەس ئەنجام دراوە دەری دەخات ئەو کەسانەی لەسەر سکیان لەسەر تەنیش دەخەون بە ڕێژەی لە 145 زیاتر تووشی چرچی میکانیکی دەبن کە بە چرچی خەو ناسراوە. بە پێشیکردنەوە بایۆمیکانیکیەکان کاتێکە دەموچاو بۆ ماوەی 7 بۆ 8 سعات لەسەر سەرینەکە دائنەی فشارێکی بەردەوام ئەخرێتە سەر شانە ناسکەکانی پێستێ ئەم شارە بێتە هۆی کەمبوونەوەی ڕۆیشتنی خوێن و ئۆکسسیژین بۆ خانەکانی پێست هەروەها ناهێڵێ پێست بە شێوەیەکی سروشتی هەناسەبە لەگەڵ تێپەڕبوونی کات ئەو هێڵانەی بەهۆی پەستانی سەرینەکەەوە دروسە بن ئەبنە چرچی هەمیشەیی و قوڵ بە تایبەت لە دەوروبەری چاو و دەما دروسە بن کە هیچ کرێمێ ناتوانێت بە ئاسانی لایەن بە. دکتۆرە سارا لۆران پسپۆڕی تەندروستی پێست دەڵێت پێست لە کاتی شەودا خەریکی نوێبوونەوەیە بەڵام کاتێک تۆ دەموچاوت دەخەیتە ناو سەرینەکە نەک هەر ڕێگری لەم نوێبوونەوەیە دەگریت بەڵکو دەبێتە هۆی ئەوەی شێداریە سروشتیەکەی پێست لەلایەن قوماشی سەرینەکەەوە بمژرێت ئەمەش دەبێتە هۆی وشکبوونەوەی پێست و تێکشکانی ڕیشاڵە لاستیکیەکان ئەم ئاماژە بەوەش دەکات کە نایەکسانی لە چرجبوونی دەموچاودا زۆر جار پەیوەندی بەوە هەیە کە کەسەکە زیاتر لەسەر کام لا تەنیش دەخەوێت. سپۆران ئامۆژگاری دەکەن کە باشترین شێواز بۆ پاراستنی جوانی پێست خەوتنی سەرپشتە ئەگەر گۆڕینی شێوازی خەوتن ئەستەم بوو ئەوە پێشنیارەکرێت کە سەرینی ئاوریشم بەکاربێنرێ چونکە ئەم قوماشە لێکخشان کەمنیت کەمترەوە شێداری پێستەکەش نامژێت هەروەها شوشتنی ڕووکاری سەرینەکە دووجار لە هەفتەیەکە گرنگە بۆ ڕێگری لە کۆبوونەوەی بەکتریا ئەبێتە هۆی دروستبوونی زیبکە و هەوکردنی پێست.
لیندازانی ئەمە باسی کام خەواکە باسی ئەو خەواکە کە زۆر جام لە عسران خۆمام لات و کەسەر خەوێ گەشتێنی باسی ئەو خەواکە کە هەڵەسی نەخش و تەبعی پشتیەکە لەسەر دەموچاو دەرچووە ئەمە ڕێک ئەو جۆرە خەوەیە کە باسەکرێت چۆن کاریگەری لەسەر داکەوتن و چرجبوونی پێستی دەموچاو هەیە لە کاتی خەوا بە دیاریکرایی باسی خەوی شەوانەکەین پێستە چێتە سوڕی نوێبوونەوە و خۆ تازەکردنەوە و کۆمەڵێ بابەت دەرەیە بۆی کە ئەم پێستە بە شێداری و بە پاکوتەمیزی بمێنێتەوە تۆ ئەم سەرینە کاتێک کە کەپس بۆ بە دەموچاوتە و هیچ مەجالێکی ئەوەی تیان نامێنێ ئەم پێستە هەناسەیە بە یاخود و بابەتی کە خراپە دەری با و ئاڵوگۆڕێکی پێ بکە ئەبێت کاری کۆبێتەوە لە ژێر پێستەکەیەوە هەوکردن و زیب کە و کۆمەڵی بابەتی خراپ دروستەکە چارەسەرەکە لێرە بازەوەکە کە لەسەر پشت بخەوین ئێمە لەسەر پشتخەوتن لە زمانی پزیشکیە لە دنیا پزیشکیەکە لە ڕێگە چارەکان بۆ بەشێک لە نەخۆشیەکان بەڵام ئەگەر نەتوانی بەم جۆرە بخەوی بە نمونە و کەسانی کە پڕخەپڕخیان زۆرە باز لەواکرێکە سەرینەکەت بگۆڕی بە جۆری ئاوریشم لەبەرەوەی ئەو ڕێژە ڕقیەی نییە کە وابکە پێستەکە ئازیێت بان مادەکانی سەر پێستەکە نامژێ و سەریشت بە جوانی چێتە ناو سەرینەکە و هیچ کاریگەریکی لەسەر پێستەکە نابێت ڕاستە بێگومان دەست خۆش ڕاستە ئەجا ڕاستان باس سەرینت کرد ئەو ڕۆژە سەرینێکی زۆر سەیرم بینی ئەزانی چۆن بوو بەشێکی لێرە بوو بەشێکی لێرە بوو واتە کە کەسەکە ئەکەوتە سەر لاش ئەم بەشەی نەچوو سەرسەرینەکە ئەمە یەکێک بوو لە شتە سەرنجڕاکێشەکانەوە هەر سەیری مەکرد کاتێک کەسەکە خۆی خستە سەر لا ئێرەی بە بۆشی ئەمایەوە ئەمە چارەسەرێکی زۆر جوان بوو یانێگەر کەسەکە بتوانێت خۆی ڕابێنێت لەسەرەوەی ئەو سەرینە بەکاربێنێت هەم بۆ ملی کێشە دروست ناکە و باشە هەمیش پێستی ئەزیەت نابێت بێگومان بەکارهێنانی سەرینی ئاوریش میشوەکو خۆت وتە دێکێکی ترە لە چارەسەرەکان لەبەرەوەی ڕێژی لێخشاندن کەمترە و کەمتر ئەزیێت بە پێست ئەگەیەنێت ئەجا جیالەوە شێوازی خەوتن کاریگەری زۆر هەیە بەڵام زۆر کەس هەیە بە شێوازی خەوتنی سەر پشتی ئەهێشێت ئەمە هەیە بۆیە بۆ ئەو کەسانە توان سەرینەکەی بگۆڕێت یاخود زۆر کەس هەیە پرخەپڕخەکەوک خۆت باست کرد ئەمەش جۆرێک لە ئیزعاجی زۆر کەس هەیە بە پرخەپڕخی خۆی بە ئاگادێت وایە ئەیتر هەموو ئەوانە هەیە بۆیە پێویستە کات ئێمە هەر چۆنێک بۆ پێستمان باشە بەو شێوەیە هەڵسکەوتکەین بێگومان پێشە خەوتنیش کۆمەڵێک شت هەیە توانین بیکەین بۆی کە پێستمان پارێزراو بێ بەمونە پێش خەوتن بتوانین بیشۆین دوای ئەوە شێدارکەرەوەی گونجاوی بۆ بەکاربێنین هەفتەی 2 جار بۆ 3 جار ڕێتینۆڵ بەکاربێنین توانین وەکو چارەسەرێک ڤیتامین سی بەکاربێنین بێگومان هەموو شێوێ نابێ ئەوانە بەکاربێت پزیشکی پسپۆر بخۆی بە پێی پێستی خۆت بۆ دانێکە کە ئەتوانی چەندێک بەکاریبێنی بەڵام ستانداردەکە هەفتەی 2 جارە دەست خۆش بێلین داجابە وردەوردە بچمە لای ئەو هەواڵی کە زۆر بە تامەزرەوە بوو مەمڕۆ باسی کەم بەس لە بەرهەمی ساختاکات خۆ ئەم هەواڵا گەر گوێتان لە هیچی نەگر زۆر جوان و بەوردی گوێ لە مەیان گرن بە تایبەتی دووبارە ڕووی دەبم لە خانمانە کرێمی ساختە و ئەو بەرهەمە ساختانی کە بەکاری هێنیم هەواڵە بە ورد و درشتی باس لەواکە با بچین لای هەواڵەکە دوای تۆزێ دەرددل و گفت و گۆشت سەبارەت بە هەواڵەکە بکەین فەرموو راپۆرتێکی فراوان کە لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانی بڵاوکراوەتەوە زەنگی مەترسی لێدەدا دەربارەی بڵاوبوونەوەی بەرهەمە ساختەکانی پێست لە بازاڕەکانە ئەم لێکۆڵینەوەیە کە پشکنینی بۆ سەدان جۆر کرێم و سیرەمی ساختە کردووە دەریەخا کە ئەم بەرهەمانە نەک هەر سوودیان نییە بەڵکو مادەی ژەهراوی وەکو جیوە و قورقورشم و ئارسینیکیانتیایە کە زیانی کوشندە بە جەستاگەێنن لە ڕووی پزیشکیەوە پێست گەورەترین ئەندامی جەستێ و توانای مژینی ئەو مادانەی هەیە کە لەسەری دادەنرێت بەکارهێنانی کرێمی سپیکەرەوەی ساختە کە جیوەی تێدایە دەبێتە هۆی تێکچوونی بربەستی سروشتی پێست و سووتانی کیمیایی ترسناکیەکە لێرەدا ناوەستێت بەڵکو ئەم مادە قورسانە دەچنە ناو سووڕی خوێن و دەبنە هۆی تێکچوونی کارکردنی گورچیلەکان و کۆئەندامی دەمار زۆرێک لەو بەرهەمانە لە تاقیگەی نایاسایی و ناپاکشدا دروست دەکرێن کە دەبنە سەرچاوەی گواستنەوەی میکرۆب و کەڕۆمە ترسیدارەکان بۆ ناو قوڵایی پێست. دکتۆر جیمز ویلسن کە پسپۆڕی ژەهرناسیە ئەڵێ خەڵکی زۆر جار بەهۆی هەرزانی نرخەوە ئەم بەرهەمانە ئاکڕن بەڵام تێچووی چارەسەرکردنی ئەو زیانانە بە پێستیانەگا دە ئەوەندەی کرێمە ئەسلەکەیە ئێمە حاڵەتمان بینیوە کە بەهۆی بەکارهێنانی سیرەمی ڤیتامین سی ساختەوە پێستیان تووشی هەستیاریەکی ئەوەندە توند بووە کە بووەتە هۆی پەڵەی ڕەشی هەمیشەیی ئەو هۆشداریەیە کە بەرهەمە ساختەکان زۆر جار هۆرمۆنی ستیرۆیدیانتیایە کە لە سەرەتادا پێست جوانەکەن بەڵام دواتر پێستەکە زۆر تەنکەکەنە و ئەبێتە هۆی دەرکەوتنی دەمارەکان
بۆ پاراستنی خۆت شارەزایان جەخت دەکەنەوە کە هەرگیز بەرهەمی جوانکاری لە سەرچاوەی نادیار و پەیجە بێمتمانەکان نەکردرێت، پێویستە هەمیشە کۆدی بەرهەمەکە بپشکندرێت و سەیری مێژووی بەسەرچوونی بکرێت. نیشانەکانی وەک بۆنی ناخۆش، گۆڕانی ڕەنگی کرێمەکە یان بوونی پارچەی نامۆتەیدا بەڵگەی ساختەبوونی بەرهەمەکەن. پاراستنی تەندروستی پێست گرنگترە لە هەر جوانکارێکی کاتی کە ڕەنگە ببێتە هۆی تێکچوونی هەمیشەی تەندروستی. لیندا پێم خۆشە با بە پرسیارێک لە تۆ دەست پێ بکەم. تۆ وەکو پزیشکێکی دەرمانساز بۆ ماڕوون کەرەوە ئەو دەرمانەی کە خەڵک بەکارهێنێ، ئەو کریم و سیرەمەی کە خەڵک بەکارهێنێ و ساختەیە چۆن کاریگەری هەیە لەسەر تەندروستی پێست؟ بێگومان زۆر کاریگەری هەیە. یەکەم شت ئەوەی کە چۆن بەرهەمەکە گەشتۆتە ناو سەیدەلەکە، ئەوە زۆر گرنگە. لەبەرەوەی ئەگەر دەرمانەکە یاخۆ سیرەمەکە قارچاق بێت نازانی چۆن هاتووە، ئایا کەوتۆتە ناو ئەو، ئایا خۆری بەرکەوتووە، ئەمە هەموو کاریگەریە کاتە سەر سیرەمەکە لەوانەیە بە تەواوەتی پێکاتە کیمیایەکەی بگۆڕێت. چۆن لیندا ئەگەر ساختە بیان ئێستا خۆی ستیکەری تایبەت هەیە، باشە ئەمە ساختە ناکرێت. جیالەوە خودی شەریکات عادەتەن شەریکاتە براندەکان زیاتر خەڵک بۆی ئەچێت، بەڵام شەریکاتی جێنریکیش هەیە کە شتەکانیان باشە، بەڵام ئەبێ لەسەر پێستی ئەنی چۆن بڵێ لەسەر پێستی خۆت گونجاو بێت بڵێ بۆ پێستەکەت ببێت دکتۆر زیاتر دیاری ئەکات. بەڵام ئەگەر بێت و خۆشت بۆنە بچی بۆ لای دەرمانساز خۆت بتەوێت لە دەرمانخانە بیکڕی، ئەو خۆی پێتەڵە کۆمەڵێک شت هەیە بەرنە ڤیتامین سی و ئەمانە کە ئەتوانی خۆت بیکڕی. ئەگەر بێت و شتێکی باش بەکاربێنی براند بەکاربێنی کێشت بۆ دروست ناکە، بەڵام زۆر جار هەیە نەخۆشەکە بە سیرەمێکی براند کێشەی هەیە، شێوازی پێستی ئەو وایە. بەڵام ئەوەی کە گرنگە کە ئێمە هەم شتی ماوە بەسەرچوو هەم شتێک کە قارچاق بێ بەکاری نێهێنین، چونکە نازانیت کە ئەم مادەیە چۆن گەشتۆتە ئەو شوێنە، بە چیا تێپەڕیوە. ئەمە خراپێکەیە کە لە چ پلەیەکی گەرمایە بووە، چۆن پارێزگاری لێکرامان هەمووی هۆکارن بێگومان، چونکە ئەگەر بێت و شوێنەکە شێدار بە یاخود خۆری بەرکەوت بێ پێکاتە کیمیایەکەی ئەگۆڕێ بێ بەژە. بەڵێ ئەجا ڕاستان هەواڵێکی ترمان ئامادەیە سەبارەت بە بابەتێکی زۆر سەرنجڕاکێش، بابەتێکی نوێ، ئەجا بۆی زانیاری زیاتر وەربگرین با بچین بۆ لای ئەم هەواڵە. فەرموون. توێژینەوەیەکی شۆڕژگەڕانە کە لە زانکۆی تۆکیۆ لە ژاپۆن ئەنجام دراوە و خەڵاتی نۆبڵی لە بواری پزیشکیدا بەدەست هێناوە، پەردە لەسەر نهێنیەکی بایۆلۆژی لا دەدات بۆ مانەوەی گەنجەتی پێست کە ناوی ئۆتۆفاجیە. ئەم پرۆسەیە کە بەمانای خۆخۆری خانەیی دێت، سیستەمێکی سروشتیە لە ناو جەستەدا کە خانە پیر و تێکچۆکان ڕادەماڵێت و خانەی نوێ و چالاک لە شوێنیان دروست دەکاتەوە. بەپێی تا داسانستیەکان لەگەڵ تەمەنی پرۆسی پاکردنەوەی خانەکان خاوێتەوە. ئەمەژە بێتە هۆی کۆبوونەوەی پرۆتینە تێکچۆکان و ژەهرەکان لە ناو خانەکانی پێستە کە دەرەنجامەکەی چرجبوون و لە دەستدانی گەشانەوەی. بەڵام توێژینەوەکە دەری خستووە کە ئەتوانرێ ئەم پرۆسەیە چالاک بکرێتەوە لە ڕێگەی ڕۆژووی پچڕ یا کەمکردنەوەی کالۆری. کاتێک جەستە بۆ ماوەی 14 بۆ 16 کاتژمێر خواردنی پێناگا، خانەکان ناچارەکە پەنا ببەنە بەر سووتاندنی ئەو پاشماوە و بەشانەی کە زیانیان پێگەیشتووە بۆ بەدەستهێنانی وزە. ئەمەش وەک نوێکردنەوەیەکی پێست کارەکە. دکتۆر یۆشینۆری ئۆسومی زانای بواری بایۆلۆژی دەڵێت نهێنی گەنجەتی لە کرێمە گرانبەهاکاندا نییە، بەڵکو لە توانای جەستەدایە بۆ خۆپاکردنەوە. کاتێک ئێمە بەردەوام دەخۆین ڕێگری لە پرۆسەی ئۆتۆفاجی دەکەین، چالاکردنی ئەم پرۆسەیە دەبێتە هۆی ئەوەی ڕێژەی کۆلاجین بە شێوەیەکی سروشتی زیاد بکات و خانەکان توانای خۆپاراستنیان لە تیشکی خۆر و پیسبوونی ژینگە زیاتر بێت. ئەو جەخت دەکاتەوە کە ئەمە گەورەترین دۆزینەوەی سەدەی 21ە بۆ دواخستنی نیشانەکانی پیربوون.
سپۆران ئامۆژگاریەکەن کە بۆ سوودوەرگرتن لەم نهێنیە هەوڵ بدرێت سیستەمی خواردنی کاتی پەیڕۆکرێ، واتە خواردن تەنها لە نێوان 8 کاتژمێری ڕۆژا بێ و لە کاتەکانی ترا تەنها ئاو و چای سەوز بخورێتەوە. هەروەها خواردنی ئەو سەوزەواتانەی کە سۆلفۆرانیان تایە وەکو بڕۆکلی یارمەتیدەرێکی بەهێزن بۆ هاندانی ئۆتۆفاجی. ئەم ڕێگەیە نەک تەنها پێست گەنجەکاتەوە بەڵکو تەندروستی گشتی جەستەش بەرەو باشتربوونەبە. بەڕێزان هەواڵەکانمان بەم شێوەیە کۆتایی هات، بەڵام پێم خۆشە لەگەڵمانە بمێنن یەک کۆمەڵ پرسیار و بڕگەی تایبەتمان سەبارەت بە باسەکەی ئەمڕۆماوە کە هەمووی پرسیارە و لە پزیشکی پسپۆڕێکن. وچانێکی کورد وەرەگرین و ئەگەڕینەوە خزمەتان لەگەڵمانە بمێنن. بەڕێزانم بەخێر بێنەوە درێژە بە تەوەری ئەمڕۆمانەیین بە کۆمەڵی پرسیاری دیاریکرا و بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کەژان عەلی کە پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکاری زۆر بەخێراتی. زۆر سپاس. بەخێر بیت. پێم خۆشە سەرەتا کەمێ باس لە پرۆسەی داکەوتن و پیربوونی پێستکەین. ئەم پرۆسەیی کە لە سەر و تەمەنی 30 ساڵی و 40 ساڵی وردە ڕوویا پێست شلە بێ و داکەوێ بەهۆی چیەوە دروسە بێ؟ بەڵێ هۆکاری پیربوونی پێست یەکەم شت کەمبوونەوەی ڕێژەی کۆلاجینە. ڕێژەی کۆلاجین لە پێستە کە ئەو ڕیشاڵەیە کە بەرپرسە لە مانەوەی پێست بەتۆنی لە ئەگاتە تۆپ هەتاکو و تەمەنی 25 ساڵ. لە دوای 25 ساڵە وردە ئەو کۆلاجینە کوالیتیەکەشی کەمە بێتەوە بۆ تێکیش ئەشکێ بۆیە پێستەکە وەکو جاران بەتۆندی نامێنێتەوە. لەوانەیە نیشانەکانی وەکو پێویست لە 25 ساڵا دەرنەکەوێت، بەڵام چەند ساڵێکێوە وردە دەرەکەوێت، ئەمەش لە کەسێکەوە بۆ کەسێکی کە ئەگۆڕێ بە هەندێک هۆکار کە هەندێکی دەرەکیە و هەندێکیشی ناوەکیە. ناوەکێکە زیاتر بۆ ماوەیە، هەندێک خێزان پێستیان زووترش لە بێتەوە و هەندێک کەسیش بەهۆی هۆکاری ژینگەوە، بەهۆی هۆکاری ستایلی ژیانی ئەو کەسانەوە کە زۆر تەندروست نییە، وەکو خۆراک، وەکو خواردنەوەی ئاو، ڕێژەی خواردنەوەی ئاو، وەروەها بایەخدان بە پێست بە کۆمەڵی ڕۆتینی تەندروست. بەڵێ دەست خۆش دکتۆر ئەگەر باسێکی ئەومان بۆ بکەیت کە چۆن تیشکی خۆر کاریگەریە کاتە سەر پێست و سەر شلبوونەوەی پێست یاخود پیربوونی پێست، ئایا کاریگەری چەندێکە چۆن کاریگەریە کاتە سەر کۆلاجینی پێست؟ ڕاستەوخۆ بەشێک لە پێکهاتەکانی تیشکی خۆر تیشکی سەروە نەوشەیە ئەڵتراڤایۆلێت. ئەو تیشکە هۆکارێکی سەرەکیە بۆ تێکشکانی کۆلاجین و دابەزینی کوالیتیەکەی و کەمبوونەوەی ڕێژەکەی. هەر بووە ئێمە لە پزیشکیە ئەومان هەیە فۆتۆ ئەیجینگ، واتە پیربوونی پێست بە هۆکاری فۆتۆ، واتە تیشکی خۆر نەک بە هۆکاری تەمەن. باشە دکتۆرە هەر لەسەر بابەتی تیشکی خۆرەکە ئەو شتانی کە ڕێگری لەکەن ئەگەر دژە خۆر بێ یان ئەگەر چەند سەعاتێکی دیاریکراوە بێ کە زۆر جارێ پێشنیارەکەنەڵن لە بینی ئەم کاژمرانەیە خۆر بەرە نەکەوێ باشترە ئەو ڕێنماییانە چۆن مەگەشت؟ پاراستن لە تیشکی خۆر بە چەند هەنگاوێکە کرێ. یەکەم بەکارهێنانی دژە خۆر بە ڕۆژ بە هەموو وەرزێک، زستان و هاوین، تەنانەت ڕۆژی هەور و بارانیش دژە خۆرە بێ بەکاربێنین بۆ لەبەرەوەی هەور ڕێگاگرێ لە ڕووناکی تشکی خۆر بەس کە ڤیزبڵ لایتە بەشێکە لە تیشکەکە، بەڵام بەشەکەی کە ئەڵتراڤایۆلێتە ناتوانێت ڕێگری لێ بکات، کەواتە ئەڵتراڤایۆلێت لە هەوری شەو ئەگاتە سەر پێستمان. ئەو تیشکێکی ئێمە نایبینین بە هەورە بەشات تێپەڕە بێ و هەر زیانەکەی خۆی. بەڵێ بۆیە ئێمە زستان و هاوین بە ڕۆژە بێت دژە خۆر بەکاربێنین، هەروەها پێستمان پارێزین بە جلی داپۆشرا و بە ئەگەر بۆ سەیرانێک ڕۆیشین ئەگەر زانیمان چەند سەعاتێک لە دەرەوە بین، شەپقە لەسەرکەین، عینەکی هەتاو لە چاوکەین، ئەم شتانە هەمووی ڕێگریەکە لەوەی کە ئەو تیشکە زیانمان پێ بگەین و زیانەکەش هەر پیربوونی پێست نییە، هەندێشتی کەش هەیە کە لەوانەیە دواتر دەرکەوێت لە تەمەنە وەکو شێرپەنجەی پێست. بەڵێ دەست خۆش دکتۆر ئەگەر باسێکی هەنێ خوی ڕۆژانە بکەین بەنمونە هەنێ خو هەیە بەنە جگەرەکێشان، جگەرەکێشان چۆن کاریگەریە بێ لەسەر پێست؟ ئایا پێست پیرەکات؟ بێگومان دووکەڵی جگەرە کە نیکۆتینی تایە ئەوە ئەچێتە خوێنەوە، ملوولەکانی خوێن و خوێنبەرەکان گرشە بن، بۆیە ڕێژەی خوێن بۆ کە ئەچێ بۆ پێستمان کەمە بێتەوە لە جگەرە کێشانە، بۆیە ئەو کەسانی کە جگەرە کێشن و هەتا زیاتر جگەرە بکێشن
زووتر پێستیان چرچی و نیشانەکانی تەمەنی پێوە دەرەکەوێت کە ماتبوونی پێستە تەنکبوونەوەیەتی نەک هەر چرچیەکەی دوو ڕەنگی پێست و ئەو جگەرە کێشانە تەنانەت بۆ کەسانی تریش کە پێڵن پاسف سمۆکەر کە لەگەڵ جگەرە کێشە ئەژین هەر هەمان شێوە کاریان تێکە. هەندێک چارەسەرەکانیش کە ئێمە ئەیکەین بۆ باخدان بە پێست و بۆ جوانکاری و بۆ بەرەنگاربوونەوەی پیربوونی پێست لە جگەرە کێشە وەکو ئەوانەی تر کاریگەر نییە. کاتە دکتۆرەکە تۆ چارەسەرێکی جوانکاری بە یاخود چارەسەرێکی نەخۆشی پێست بێ بۆ چارەخوازێکی بکەیت ئەگەرم چارەخوازە جگەرە کێش بێ ڕێژەی باش بوون و سەرکەوتنی نەشتەگەری و چارەسەرەکە خراپترە بە شێوەیەکی گشتی بێگومان کەمترە ینی ڕادەی جوابانەوەی پێستەکەی و باشبوونی کەمترە لەوەی کە جگەرە ناکێت. باشە دکتۆر پێم خۆشە بچمە لایەکی تر لەو بابەتانی کە ئێمە هەواڵێکیشمان تایبەت بوو بەوە بەڵام هەرچەنە باسی لێ بکەیت کەمەویش بابەتی شەکر و خواردنی زۆر ڕێژەی زۆری شەکرە ئەو ترێ شەکر ئەو هۆکارەیە کە تۆ ئەگەر بە شێوازێکی سروشتی لە 40 ساڵیە هەستکەی پێستە داکەوێت 10 ساڵ زووتر هێنێتە پێشەوە یعنی ئەو کەسە لە 30 ساڵیە پێوی دیارە بێ ئەم بابەتە چۆنە بۆ شەکر ئەوە نەمەترسیدار و خراپە. ئێمە وتمان ستایلی ژیانی تەندروست و خۆراکی تەندروست بێگومان شەکر وەکێکە لەو ژەهرانەی کە لە خۆراکە ئەبێ بە کەمترین ڕێژە بەکار بێت بۆ تەندروستی یەک بە یەکی خانەکانی جەستە کە پێست یەکێکە لە خانە هەستیارەکان بۆ شەکر دیسانە ئەمەشە گەڕێتەوە بۆ مەسلەی ڕۆیشتنی خوێن بۆ ملوولەکانی پێست و گەیاندنی بە خانەکانی پێست بۆیە شەکر بۆ هەموو تەندروستی بە گشتی خراپە و هەروەها بۆ پێست و ئێمە چەند خواردنمان تەندروست بێ واتە ڕێژەی سەوزە و میوە و خواردنی ئۆرگانیکمان زیاد بێت دوورکەوینەوە لە شەکر لە چەوری لە خواردنی معلبات کە هەمووی مەوادی تایە کە زیان بەخشە ئەمانە هەمووی وەکوژە هەروان ئەگەر کۆبنەوە لە جەستەی هەر مرۆڤێکە تەندروستیشی تێگەن و جوانی پێستیشی تێگەن. بەڵێ دەست خۆش دکتۆر هەنێ دەرمان یاخود مادە هەیە کە کاریگەری بکاتە سەر پێست و لاوااستری بکە ئەجا یەکێکی تریش لە پرسیارەکانم ئەوەیە کە ڕۆتینێکی گونجاومان پێ بڵێ بۆ پێستێکی ئاسایی ئایا پێویستەکە پێستێک لە هەفتەیەکا چی پێویستە بە مناڵێ هەفتەی 2 ڕۆژ ڤیتامین سی بەکاربێن هەفتەی 2 ڕۆژ ڕیتونۆڵ بەکاربێن ئەبێ ڕیتونۆڵ بە بەردەوامی بەکاربێنی ئەجا قسەی تریش هەیە دکتۆرەڵێن کۆلاجین بە سیڕەم پێست ناتوانێ بیمژێ ئایا ئەمە ڕاستە؟ بەڵێ ئێمە زانین کە هەموو پێستێک پێویستی بە ڕۆتینێکی تایبەت بەخۆیەتی لەبەروی هەندێک پێست وشکە هەندێک پێست نۆرماڵە هەندێک پێست کۆمبینیشنە واتە تیزۆنیان هەیە ناوچەوانیان و لوت و چەناگەیان چەورە ڕوومەتەکانیان وشکە هەندێک کەس پێستی بەگشتی زۆر چەورە هیچ ئەو ڕۆتینێک نییە بۆ هەموو ئەم جۆرە پێستانە بگونجێ بۆیە بەگشتی ئێمە ئەبێ ئەو شتانەی کە بەکارێن بۆ پێستمان وەکو ڕۆتینی ڕۆژانە یا ڕۆتینی هەفتانە ئەبێ بەپێی جۆری پێستەکە بێ و لەژێر ڕێنمایی خەڵکی پسپۆرا بێ ئەوانی کە پێستیان وشکە بێ شێدارکەرەوەکەیان دژەخۆرەکەیان پاکەرەوەکەی کە ڕۆژانە بەکارێن هەمووی شێدارکەرەوەی تیاابێ نەهێڵە پێستەکەیان زیاتر وشک بێتەوە بەڵکو چارە سەریکە ئەوانەی پێستیان چەورە ئەبێت تۆزێ مادەی ئەسیدی تیاابێ ئەو پاکەرەوە و دژەخۆرە بۆی بەرەنگاربوونەوە بکات لە ئەو چەورەی کە لەسەر پێستکۆ ئەبێتەوە کونیلەکان داخە لەوانێ بێتە هۆکارێک بۆ دروستبوونی زیبکە. بەڵێ ئەی دکتۆر کۆلاجین بە سیڕەم ئەتوانێت پێست بیمژێت؟ ئەکەوێتەوە سەر جۆری دروستکردنی ئەو کۆلاجینە ئێمە زانین کۆمپانیا جیهانیە گەورەکان و هەمووی مختبەراتیان هەمووی تاقیگەیان هەمووی ژمارێکی زۆر توێژەر و ساینتیستیان هەیە دانیشتون بەم ڕۆژگارە دەرمان دروست دەکەن و پەرەی پێئەن و تەطویریەکەن بۆ ئەوەی شتێکی بۆی باشترین دروستکەن بۆ پێست کۆلاجین گرنگە و ئەکەوێتەوە سەرەوەی ئەو کۆلاجینە چۆن دروست کراوە ئێمە توانین تەنانەت بە حەبوو بە شروبیش وەریگرین چێتە جەستەمانەوە کە نەکەر بۆ پێست بۆ قژ بۆ نینۆک بۆ جومگەکانی زۆر سوود بەخشە و هەروەها ڤیتامین سی زۆر گرنگە لەبەرەوەی یەکێکە لە ئەنتی ئۆکسیدەنتەکان کە فری رادیکەڵمان بۆ ناهێڵە و نایڵە پێستەکە زوو چرچ بێ هایلۆرنیک ئەسیدمان هەیە کە خۆی مادەیەکی سروشتیە و کە شێدارکەرەوەیە و باریەرێک دروستەکە لەسەر پێستەکە ئەی پارێزێ لە هەموو فاکتەرەکانی ژینگە کە بۆ پێست خراپە ئەویش خۆی لە پێستا هەیە و ئێمە تەنانەت بە دەرزیش هایلۆرنیک ئەسید بەکارێنین وەکو فیلەر و وەکو سکین بوستەریش واتە هاندەری کۆلاجین بۆی پێستەکە بەگەنجی بمێنێتەوە لەبەرەوەی هایلۆرنیک ئەسید لەگەڵ کۆلاجینە لە ناو پێستا ئەبێ هاوسەنگ بن کاتێ ئێمە کە بە دەرزی هایلۆرنیک ئەسید بەکارێنین بۆ پێست بە سروشتی خۆی
کۆلاجین ڕێژەکەی زیاد ئەکاتەوە بۆی بگاتەوە هاوسەنگیەکەی خۆی بۆی ئەو پێستانی کە فیلەریان بۆ بەکارێن یا هایلۆرنیک ئەسید وەکو سکین بوستەر دایمە ڕێژەی کۆلاجینیان زیاتر گەنجتر ئەنوێنێ پێستەکەیان و تونترە. باش دکتۆر دەست خۆش بێ کۆمەڵ هێشتی زۆر گرنگ و باشە باس کرد بەس پرسیارێکترم لا دروست بوو با هەر بۆ خانمان نەبێ پرسیارێکیش بۆ پیاوان بێگوماوە خۆت شارەزای و ئەزمون لە بابەتەکەی پیاوان زۆر گرنگی بە پێستیان نایە ڕەنگە زۆر تااقەتیان نەبێ بەڵام بیسە دەستیان پێ کرد ئێستا ئەوەش گۆڕاوە بەس ئەگەر لەم هەموو بەرهەموو بابەت و خۆ پارێزی و ئەم ڕێگە تەندروستیانی باسە کرد ئەگەر بڵێم شتێکم پێ بڵێ بۆ پیاوان کە توانە و تااقەتیان هەبێ بیکەن ئەگەر یەک شت بێیان دووشت بێت چییە چی زۆر پێشنیارەکەی بەڵێ تەنانەت پیاوان حەزیش ناکەن شتێ بەکاربێن کە دیار بێ بە دەموچایانەوە لەبەرەوە ئێماڵەی دژە خۆر کە ئینڤیزیبڵە دیار نییە بە دەموچاوە زۆر گرنگە ئەوە زۆر پێشنیارەکەی کە پیاوانی پاکەرەوەی گونجاو بە جۆری پێستەکەیان غسول یا سابوونیش بێ هەر فەرق ناکە مویە لەژێر ڕێنمای کەسێکی پسپۆراوەری گرت بێ و گونجاو بێ بۆ جۆری پێستەکەی و شێدارکەرەوەش گرنگە بۆ بەرەنگاربوونەوەی پیری پێست. دەستخۆش دکتۆر با باسێکی چارەسەرەکان بکەین چارەسەرەکان چییە بۆ شلبوونەوەی پێست لە ئێستاە؟ بەڵێ جگە لەو ڕێنمانەی کە پەیوەستە بە ستایلی ژیان و خۆراکەوە ئێمە ئەتوانین کۆمەڵێ چارەسەر بکو پزیشکی پێست و جوانکاری ئامادەکەین بۆ ئەو کەسەی کە پێویستی بەوەیە کە ڕوخساری پیربوونی پێوە دیارە و حەزەکە چاکیکا یا بەرەنگاری ئەو پیربوون و داکەوتنەی پێستی بە بەگشتی ئەبکرێ بە دوو بەشەوە ئینێرجی بیست مەشین کۆمەڵێ تەکنەلۆجیایە کە ئینێرجی ئەیا بە پێستەکە و هاندەری کۆلاجینە و هەروەها ئیشەکە لەسەر تازەکردنەوەی پێست لابردنی پەڵە و دوو ڕەنگی پێست و شڵی و ئەمانش کە هەمووی زۆری نیشانەی پیربوونی پێستە ڕنگگۆڕان لە پێستا زۆربەی ئەیجینە پیربوونە و بێگومان هۆکاری هۆرمۆنیشمان هەیە کە لە کاتی دووگیانیە ئەبێت ماڵە و پەڵی کە دوای حملیا لە کاتی حملا دروستە بێ ئەوەش بە هەماشێوە ڕەنگی پێستە گۆڕە بەشەکەی تر دەرزیە ئەو دەرزیانش کە بەکارهێنین جاری وایە مە پلازمای کەسەکە خۆی بەکارهێنین یاخود هەندێک مەواد کە هایلۆرۆنیک ئەسیدی تایە مەوادی تازە ئیستە دەرکەوتووە پۆلینیوکلێتایدمان هەیە ساکسینەیت ئەسیدمان هەیە کە لە ناو خەڵکە بەناوبانگە بە دەرزی ئەمبەر دەرزی سەلەمون کە پۆلینۆکلیتایدە دیNA ماسی سەلەمونە کە ئەنتی ئەیجێکی زۆر باشە دژە پیریە و هەروەها هایلۆرنیک ئەسید هەروەکو سکین بوستەرێک شتێکی زۆر باشە هەندێشتی کەشمان هەیە لەوانەیە سەیفتی پرۆفایلی واتە ڕادەی سەلامەتی زۆر نەبێ من خۆم شخصی خۆم زۆر بەکاری نایەنم ئەگەر شتەکە زۆر دڵنیان نەبم لێ بۆ نمونە من زۆر حەزم لە هایلۆرنیک ئەسیدە چونکە خۆی لە پێستا هەیە مادەیەکی سروشتیە بە هیچ شێوەیەک پێستەکە دژایەتی ناکە و سوودێکی زۆریشی هەیە بۆ پێست. باشە دکتۆر با کەمێ باسی نەشتەرگەریەکانی جوانکاریشکەین ئەوەی کە زۆر لە ناو خەڵکا باوە فیلەر و بۆتۆکس چەند توێژینەوەی تازە هەبوو لە مەخیرانە باسی ئەوەیە کرد کە بڵاوبوونەوەی هەیە و پێستەکە زووتر پیرەکاوتێکیە و پێم خۆشە بیر و بۆچوونی بەڕێزیش لەسەرم بابەتە بزانم فیلەر و بۆتۆکس لە ماوە درێژە ئەکرێ کاریگەریەوەکەن کە ئەم پێستە زووتر پیر بێ و تێک بچێت نەخێر بەمەرجێک ئەو بۆتۆکس و فیلەرە لەسەر چاوەیەکی باشی باوەڕ پێکراوە و هاتبێت باشە لە براندێک بێ کە سەیفتی پرۆفایلی هەیە کە ڕابردوویەکی باشی هەیە ڕەپیوتێشنێکی باشی هەیە لە ناو خەڵکا و لە ناو پزیشکانە بەڵام ئەگەر ئێمە بین هەر سەرچاوەیەک بەکاربێنین و نەزانین لە کوێوە هاتووە و ئایا ئەمە باشە خراپە و بیر لەوە بکەینەوە ئایا ئەمە ئەم دەرمانە هەرزانترەکەوێ بەڕاستی ئێمە خۆشمان و نەخۆشەکانیشمانە خەینە مەترسیەوە و هیچ شتێکیش ئەوە ناهێنێتەوە تەندروستی یا جوانی یا پێستی نەخۆشەکە و بخەیتە مەترسیە. بەڵێ دەستخۆش دکتۆر کاتی پرۆگرامەکەمان بەرەو تاوبوونە ئەمەوێت دوا ڕێنمایی خۆت بۆ بینەرانمان بخەیتە ڕوو. بەڵێ ئێمە ئەڵێین پێستان ڕووکەشە هەموو خەتی بەرگری یەکەمیشە بۆ هەموو جەستەمان بۆیە بێ زۆر بایەخی پێبین. هەر جوانیەک ئەگەر ئینجانەیە گوڵیش بێ ئەگەر چەند جوانە بایەخی پێنیت وردە سیسە بێ و جوانەکەی کەمە بێتەوە بۆ ئێمە خۆی گەورە ئەو جوانەی یاوینەتێ ئەو پێستە جوانەی یاوینەتێ ئەبێ گرنگی پێبین لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی خەومانەوە لە ڕووی ستایلی ژیانمانەوە وەرزش دواتر پێستەکە خۆی ڕۆتینی گونجای بە بەکاربێنین جارجار سەردانی کەسی پسپۆرکەین بزانین هیچ پێویستێکی نییە پێستەکەمان ئێستا تەنانەت هەندێک ئامێر هەیە بۆ پشکنینی پێست بۆی دەریخە بە تەواوەتی ئەم پێستە چی پێویستە و لە چی کەمە و هەروەها ئەو ڕۆتینێک کە بەکارێنین دژەخۆر خۆپاراستن لە هەتاو
یەکێ لە تۆژینەکانی کە دەرتان خست لەم بەرنمەیە پێشتۆزێک جۆری نووسن کە بەسەردەمان و کەسە پێستی چرچە بێ تەنانەت دوولای دەموچاگەر کەسێک بەسەر یەک لایە بنوێ هەموو کات لەوانەیە دوولای دەموچایی تەنانەت چرچەکانیشی فەرقی هەبێ بۆیە ئێماڵین هەموو شتەکان گرنگە خۆراک ئاو خواردنەوە تەندروستی تەنانەت دوورکەوتنەوە لە سترێسیش ڕۆڵی زۆر هەیە دەست خۆش بێ دکتۆر کەژعالی زۆر خۆشحاڵ بووین کامڕۆ لەگەڵمانەوەی سپاس ئێمە زیاتر بەڕێزان بەم شێوەیە دێنە کۆتایی بەرگە و بابەتی ئەمڕۆمان هیوادارم سوودێکتان بەگشتی وەرگرت بێ هەتا بابەتێکی تری تەندروستی و بورگێکی تەندروستی بەخواتان ئەسپێرین هەر تەندروست باش بن و خواتان لەگەڵ بێت دووبارە سپاس بۆ دکتۆر عزیزانم هەردەم تەندروست بن خواتان لەگەڵ